ئەم کاتتان باش بڕگەی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم و گرنگترین هەواڵمانشێتی ئەمڕۆی میدیاجیێنەکانتان بۆ دەخەمەڕ و لە دیدارێکی تایبەت لەگەڵ تەلەڤیزیۆنی CBS هیلاری کلینتۆن کاندیدی چاوەڕوانکراوی دیموکراتەکان ڕایگەیاند پێویستە ئەمریکا یارمەتی زیاتری کوردەکان بدات. بەردەوام منیش پشتیوانم لە هەوڵی لەو شێوەیە داوە. کلینتۆن جەخت دەکاتەوە ئەگەر وەکو سەرۆکی ئەمریکا هەڵبژێرێت ئەوە پشتیوانی دەکات لە هێزە کوردەکانی ڕۆژئاوا واتە لە سووریا. لە ئیندیپێندنتی بەریتانیش بڵاوکراوەتەوە هێزە کوردەکان دەیانەوێت دووهەمین خاڵی سنووری نێوان ڕۆژئاوا و تورکیا کۆنتڕۆڵ بکەن کە لە ئێستادا لەژێر دەستی داعشدایە. کۆنتڕۆڵکردنی شارۆچکەی کانیادل دەبێتە مای تووڕێی تورکیا چونکە وەکو سەرکەوتنی هێزە کوردەکان بە پشتیوانی ڕۆژئاوا تەماشای دەکەن. بەڵام شەڕڤانانی یەپەگا سوورن لەسەر ئەوەی کە ئەو ناوچە سنووریە کۆنتڕۆڵ بکەن. دەچینە حوڕیەت دەیلی نوێزی تورکی کە تێیدا بڵاوکراوەتەوە ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکی پارتی دادوگەشەپێدان داوای لەسەرکردەکانی پارتەکەی کرد کە ئەردۆگان لە کەمپینی هەڵبژاردنەکانیاندا بەکار نەهێنن. لەگەڵ ئەوەشدا داودۆغڵۆ جەختی کردەوە لە پشتیوانی خۆی بۆ ئەردۆگان. داودۆغڵۆ ڕایگەیاند ئاکەپە بەرگری دەکات لە گەورەترین دەسەڵاتی ئەم دەوڵەتە و ڕوبەڕووی هەر هێرش و سوکایەتێک دەبێتەوە لەو بارەیەوە بەرامبەریان بکرێت. دەچینە وۆڵ جۆرناڵی ئەمریکی کە تێیدا بڵاوکراوەتەوە هەنگاریە دەست دەکات بە بڵاوکردنەوەی ڕکلام بۆ هۆشداریان بەو کەسانەی بە شێوەیەکی نایاسایی کۆچ دەکەن. هەنگاریا لە ڕۆژنامەکانی لوبنانەوە لە یەک لاپەڕەی تەواودا ڕکلامی بڵاوکردوێتەوە تێیدا نووسیوێتی بەهێزترین کاردانەوەی چاوەڕوانکراومان دەبێت بەرامبەر ئەوانەی دەیانەوێت بە شێوەیەکی نایاسایی کۆچ بۆ هەنگاریا بکەن. ئەمەش وێنەیەکی ئەو ئاگاداریەی هەنگاریایە کە لە ڕۆژنامە لوبنانەکاندا بڵاوی کردوونەتەوە. بڕگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتێکی خۆش.